هەفتانە و خەڵاتەمان ئامادەیە بۆ بەشداربوونە داوا لە ڕۆشنبیر و لە بەڕێز خۆشەویستی هەمومان هەموو ڕۆشنبیران و هونەرمەندان کاک شێخ محەممەد شاکرەکەین بەڕێز وەزیری ڕۆشنبیری پێشوو هەرێمی کوردستان زۆر زۆر سپاسێک کامڕۆ لێرە ئامادەیەکە و خەڵاتە پێشکەشی خاتوو شەیدا بکات بە فەرمووت. خەڵاتەکەمان خەڵاتێکی پیرۆزە بەڕێزینە لای خۆمان وەکو نەتەوەی کوردی ئێمەشان نازیکەوە بکەین. زۆر سپاسی کاک شێخ محەممەد شاکرەکەین کە لەسەر دەستی ئەوە بەڕاستی هونەر و ڕۆشنبیری لەم شارەیە برێکی زۆری بەخۆی بنوو. سپاسێکین زۆر سپاسێکم. چەپکە گوڵی ڕۆژهەڵات تیڤی لەلایەن برای بەڕێز و خۆشەویست ڕاگەیاندنەکار کاک جەلال هانسی کە ئەویش زۆر خزمەتی بە هونەری هەموو نەتەوەکەمان کردەوە هەموو پارچەکان بە تایبەتیش هونەرمەندانی شاری سلێمانی. سپاسێکین کامڕۆ لێرە چەپکە گوڵەکی ئامادەیە بۆ خاتوو شەیدا با فەرمێت.